بسم الله الرحمن الرحيم والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه وسلم. السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشەویستان خۆمان بە خۆشحاڵ دەزانین کەوا توانیمان بۆ جاری دووەم کۆتایی بە خولەکی ئۆنلاین بینین لە زانستە شەرعیەکان کە بابەتی علومی قورئان بوو، شەرحی مەنظومەی ئەزەمزەمی و پیرۆزبای خۆمان ئاراستەی هەموو فێرخوازانە دەکەین کەوا لەگەڵمان بەردەوام بوون لە خولەکەیدا و توانیان ئیسیفادە بکەن و تا کۆتایی بەردەوام بن. بەڕێزانەمە هەوڵ دەدەین لەو ڤیددیۆی ئینشاءالله باز لە سێ تەوەری سەرەکی بکەین، یعنی سێ بابەتی باز دەکەین. بابەتی یەکەمیان چەند ئامارە و زانیاریەک لەسەر ئەو خولەی کە ئەنجامماندان، خولی زانستەکانی قورئان. چەند ئامارە وەکو ڤیددیۆ ڕابردوو کە لە خولی ڕابردووشدا کۆمەڵ ئامەرمان باس کرد. بابەتی دووەم بریتە لە چەند وەڵامێک بۆ فێرخوازان. وەکو دەزانن ئەمە فیدباکەکمەندانە لە تەلیگرامەکەی و کۆمەڵک پرسیاری لە خۆ گرتبوو، بەشێک لە قوتابیان دەستخۆشیان ناردبوو تێشیدا هەبوو کە ڕخنەی گرتبوو. ئەمە هەڵدەستین دوو لەو ڕخنانە جواب دەدەینەوە ئینشاءالله. بابەتی سێیەم کە بریتە لە بابەتی سەرەکی ڤیددیۆیەکەمان ئەنجامدانی تیر و پشکە لە بۆ ئەو سێ کەسەی کە توانیانە پلەی یەکەم بەدەستبینن کە 80 نمرەی لەسەر تاقیکردنەوەکان بوو و 20 نمرەش لەسەر غیاباتەکەی بوو و ئەو سێ قوتابیە توانیانە نمرەی 100 لەسەر 100 بەدەست بینن. سەرەتا دێنە سەر بابەتی یەکەممان کە بریتە لە چەند ئامارەکی خولی زانستەکانی قورئان. ناوی خولەکەمان بریتی بوو لە زانستەکانی قورئان. بابەتی خولەکە بریتی بوو لە شەرحی مەنظومە ئەزەمزەمی کە شەیخی زەمزەمی نووسیبووی لە علومی قورئان. پێشکەشکاری خولەکەمان بریتی بوو لە دکتۆر سیروان شێروانی کە دکتۆرای هەیە لە زانستەکانی قورئان لە وڵاتی سوودان. خولەکەمان لە بەرواری 26 یەکی 2022 دەست پێ کرد و لە بەرواری 5 سێ 2022 خولەکەمان تەواو بوو، تاقیکردنەوەی کۆتایی تێدا ئەنجام درا، واتە بە نزیکەیی مانگەک و 10 ڕۆژی خایاند خولەکەمان. خولەکە بە ماوەی 12 زنجیرە تەواو بوو. 10 زنجیرەی ئەوەلی بریتی بوو لە شەرح و شیکردنەوە و ڕاوەکردنی مەنظومەکە و 2 زنجیرەی کۆتاییشی بریتی بوو لە چەند زانیاریەکی گشتی لەسەر زانستەکانی قورئان. لە سەرەتای خولەکە کە فۆرمەکانماندانە نزیکەی 500 کەس ناوی نووسی و لە کۆتاییشدا 120 کەس توانی تا کۆتایی بەردەوام بی و بڕوانامەی خولەکەی وەربگری. لەسەر ئەو ڕێژەیەی هەڵوێستەکی دەکەین بە فەرمودەی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم کە دەفەرموێتن ئینەمە الئەعمال بالخەواتیم، واتە کار و کردەوەکان بە کۆتاییەکانیەتی، یعنی بە کۆتاییەکەیەتی کە ئەمە لە هەر خولەک کە ئەنجام دەدرێتن عادەتی هەموو خولەکی ئاوایە سەرەتا ڕێژەکی زۆر لە فێرخوازان ڕوو لەو خولەی دەکەن، بەڵام لە کۆتاییدا 120 ئەو ڕێژەی کە سەرەتا ناوی نووسی بوو دەتوانی بەردەوام بی تاکو کۆتایی خولەکەی. واتە خێر لەو ڕێژەکەمەیە کە دەتوانی تاکو کۆتایی بەردەوام بی، چونکە زانست بە پچڕی بەدەست نایەتن، واتە لە حەلقەک دوو حەلقەی ناتانی تەواوی زانستەکەی بەدەست بینی، بەڵکو پێویستە مەسەلەن ئەمە کە مەنظومەی شەرح دەکەین فێرخوازەکە دەبی تەواوی مەنظومەکەی جێ بداتێ، بەڵام تو کە 2 دێر 3 دێر 4 دێر جێدا ناتوانین تاوی زانستەکەی بەدەست بینی. هەروەکو دیارە یەک لە عەوائقەکانی تەڵەبی عیلم یعنی بربەستەکانی داواکردنی زانست یەکێک لەو بربەستانە بریتە لە بەردەوام نەبوون، یعنی فێرخوازێک دێ خولەک دەکرێتەوە 2 حەلقەی جێ لە ڕادەگری وازدەینی، لە لایەکە خولەکی دیکە دەکرێتەوە 3 حەلقەی جێ لە ڕادەگری وازدەینی، یعنی زۆر نەقلی خولەکان دەکاتن، لەو خولی دەستە ئەو خولی دەستە ئەو خولی دەیەوێت لە خولەکدا بەشدار بی کە لەگەڵ هەوا و حەز و ئارەزووی خۆیدا بگونجێتن. لە کاتێک زانست بە هەوا و حەز و ئارەزووی فێرخواز بەدەست نایەتن، وەکو زانایان دەفەرمون لا ينال العلم براحة الجسد، یعنی گەرە تو بتەوێت لە خولەک بەشدار بی بە ئیسراحەت بەس ئیتفۆنەکە لە جێبی و لە دیاردانیشی هیچ نەنووسی تەنها لە جێت بی، ئەوە زانست ئاوا بۆ شێوازێ بەدەست نایەتن، ئەوە تەنها ڕۆشنبیربوونە چەند معلوماتە وەردەگری. وەزائیدەن فێرخواز ئەگەر بیەوێ ئەو دەرەجاتەی کە دانرایە و دەرەجاتە زۆرە و خوای گەورە دەفەرمووی لە ئاەتەکان یاخود پێغەمبەر صلی الله علیه وسلم لە کۆمەڵک فەرموودا فەرموویتی بە ئیسراحەت بەدەست نایەتن ئەو دەرەجاتە. مەسەڵەن خوای گەورە دەفەرمێ والذین ئوتوا العلم درجات، ئێکەواتە ئەگەر کەسێک کە زانستی هەیە لەگەڵ کەسێکی نیتی
ئەو کەسەی کە زانستی نییە دەرەجاتی کەمترە لەوەی کە زانستی هەیە دەرەجەی زیاترە ئێگەرا تو دەتەوێت دەرەجەی باشتر زیاتر بی بە ئیسراحەت ئەو دەرەجە بەدەست نایەتن یاخود پێغمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێتن فضل العالم على العابد كفضلي على أدناكم يعني أي فضلي كسك كزانستي هي عالمە کەسە کە زانستنیێتەنە عابدا وەکو فەزلی من وایە لەسەر نزمترین کەستان کەواتە ئەو فراوانی کە لەو نێوانی هەیە فەزلی پێغمبەر صلی الله عليه وسلم بەسەر نزمترین کەس ئەو فراوانیە فەزلەیە بە ئیسراحەت بەدەست نایەتن کەواتە پێویستی بە هەوڵ و تێکۆشان هەیە ئەگەر کاتەچی کەمیشبی لە هەفتەچیدا مەسەلەن سێوانە بینی و ساعاتی بتوانی بەشێک لەو فەزلێ بەدەست بینی ئەوە بریتی بوو لە کۆمەڵک لە ئامار لەسەر خۆڵی زانستەکانی قورئان دێنە سەر بابەتی دووەم چەند وەڵامێک بۆ ئەو فیدباکانەی کە لەلایەن قوتابیەکان نێردرا بوو بەشێک لە فیدباکەکان دەستخۆشی بوو الحەمدولیلا و بەشەکی ڕخنەی تێدا بوو ئەمە دوو ڕخنەی سەرەکی باز دەکەین بە تەفاسیل ناچێنە ناو هەموو ڕخنەکان ڕخنەی یەکەمیان کە بە کورتی باسی دەکەن بریتی بوو لەوەی کە زۆربەی فێرخوازان گوتیانە کە حەزمان لێ بوو وەکو خولەکەی ڕابردوو لە هەموو تاقیکردنەوەکی لە هەموو وانەچیدا تاقیکردنەوە هەبی ینی مەسەلەن ئێستەمە 12 وانەبی 12 تاقیکردنەوە بکرێ و لە کۆتاییشدا تاقیکردنەوەی کۆتایی بەڵام ئەو شێوازە ڕێژەشی زۆر لە وزە و کاتی دەوێتن لە کاتێکدا ئەمە ئەو ڕێژە زۆر وزە و کاتەمان نییە لە بۆ ئەنجامدانی خولەکە بۆ شێوازەی لەبەرەوە پێمان باش بوو کە تاقیکردنەوەکانی ڕۆژانە نەهێڵین لەبەر کەمی کات و کەمی توانە بابەتی دووەم کە زۆر مهمە هەڵوەستەی لەسەر دەکەین بەشێک لە فێرخوازەکان نووسی بیان ڕێژەی دەرسەکان زۆرە مەسەلەن هەفتەی 3 ڕۆژ هەر حەڵقەی و سەعات تاوەکو 40 دقە زۆرە بگرێتە مەسەلەن 2 دەرس یان هەبوو دەیگوت بکرێتە 1 دەرس ئەو خاڵە هەندێک گرنگی پێ دەدەین و قسەی لەسەر دەکەین سەرەتا بە پرسیارێک دەست پێ دەکەین دواتر ڕوونکردنەوە چی دەدەین دووبارە و پرسیارێ دەکەینەوە بزانین ئایا ڕوانگەی ئەوانەی کە ئێستا جێمان لێ دەگرن ڕوانگەی بیرکردنەوەیان دەگۆڕێ یان هەروەکو شێوازی خۆ دەمێنێتەوە ئینشاڵڵا ڕوانگەکەیان دەگۆڕێت پرسیارەکە ئەوەیە ئایا سێوانە لە هەفتەیەکدا زۆریان کەمە ئەمە دێن سەرڕوونکردنەوەی دەدەین گەنجەکەی بە ناوی شێخ ئەحمەد سەید لەوانەیە بەشەکتان بیناسن و بەشەشتان لەوانەیە نێنە سەرڕسمەکەی لێرە پیشان دەدەین ئەو گەنجەیەکە کە لە زیرەکترین لەو گەنجانەی کە لەو سەردەمی ئێستادا هەیە لە زانستەکان لە تەمەنی خۆی خولەکی هەیە بە ناوی بینا ئەلمەنهەجی لە بەناوەکە ڕادیارە بینا یعنی پێگەیاندن وتە خولەکە بۆ کەسەچی نییە کە تەواو شارەزابیەکە کە دێ خۆی پێبگەنی لەو زانستانە ئەو خولە بە مەرحەلەیە واتە مەرحەلەی یەکەم دەبڕێ دەچێت دووەم دەچێت سێم لە مەرحەلەی یەکەم کە لەو فترەی تەواو بوو مەرحەلەی یەکەم 8 ڤیدیۆی تێدادانرا 8 ڤیدیۆی تێدادانرا ڤیدیۆکانیش هەموو ڕۆژێ بوو ینی هەموو ڕۆژێ ڤیدیۆ یەکەم ڕۆژێ دەرسەکەم ڕۆژێ دەرسێک هەر دەرسی 6 دەرسی یەکەمی زیاتر بوو لە سەعاتێک 6 دەرسی یەکەم زیاتر بە سەعاتە دوو دەرسی کۆتایی بە شێوەی لایڤیش بوو زیاتر بوو لە 2 سەعات یعنی هەر دەرسێک زیاتر لە سەعاتێک دوو دەرسی کۆتایی زیاتر لە 2 سەعات هەموو ڕۆژێش ئەو زۆر هەدوو تێکۆشانە لە خولەکی ئاوا کە هەتاوەکو ئێستا نزیکەی 100,000 کەس لەو خولێدا بەشدارە و هەموو ڕۆژش تەڵەبە تێدا بەشدار دەبی استفادە لێ دەکاتن ینی وا پێویستە ئەمەش کە مەسەلەن هەفتەیەکە سێوانش بیتن ینی وا زەڕوور نییە کەمە بڵێن زۆرە سێوانە لە کاتێک لە شوێنی دیکە هەموو ڕۆژێوانە دەخندرێ و سەعاتێک زیاتریشە ئەمە دێین کۆمەڵە بابەتەکی باز دەکەین کە مەسەلەن یەک لەوانە فەرموودەکە کە بریتە لە فلتەرێک وە بکاتن کە ئەمە بتانین نەڵێن سێوانە زۆرە کۆمەڵە بابەت یەک لەوانە فەرموودەکە کە بریتە لە فلتەرێک کە ئەگەر ئەو فلتەرێمە لە ژیانی خۆمان جێبەجێکەین هەموو کەسێک ژیانی دەگۆڕێ بۆ فلتەرێک کە بریتە لەو فەرموودەی پێغەمبەر صلى الله عليه وسلم کە دەفەرموێ من حسن الإسلام المرء تركه ما لا يعني واتە لە چاکیەتی ئیسلامەتی کەسێک ئەوەیە کە واز لە شتێک بینی کارێک بینی کە معنای لە بۆی نییە معنای لە بۆی نییە ینی سوودی لە بۆی نییە یان پەیوەندی بەوی نییە ئەو فەرموودەیە ئەگەر ئەمە بین کار و کردەوەکانی خۆمان لەو فلتەرەی دەین ینی هەر کار کە سوودی لە بۆمە نییە پەیوەندی بەمە نییە نەیکەین چەند لە کار و کردەوەکان ڕۆژانەمان دەمینێتەوە هەر کەسەکە ئەو پرسیارەی لە خۆمان بکەین ڕێژەشی زۆر کەم
شێخ عوسەیمی لە شەرحی ئەو حەدیسەی دەفەرمێ شێخ عوسەیمی چێیە ئەو هەماو کەسەیە کە شەرحی مەنظومەی زەمزەمی کرد بوو لە تەلیگرامی لە بۆماندا نابوو لە شەرحی ئەو فەرموودەی دەفەرمێتن چ دەرێ والذي لا يعني العبد ما لا يحتاج إليه في مصالح دينه ودنياه يعني ما لا يعني چ يعني ئەوەیە کە عەبدێک پێویستی پێ نەبی لە مەسلحەتی دینی و دنیاشی لە کاتێکەمە زۆر ئیشی دەکەین نەم لە مەسلحەت دینمانە نە لە مەسلحەتی دنیامانە ئەگە بین ئەو کار و کردوانە لە فلتەردێن دەریبینین بێگومان سێوانە مەزالی ئەوشمان دەبیوەکو خەڵکی ترکە مەزالی هەیە هەم ڕۆژێوانە چش دێ لە ڕابگرین و هەروە دەفەرمێ دەرێ ئەو بابەتە وەرجع ذلك إلى 4 أصول چاشت دەبی ترکەی تا بگێ دەرەجەی من حسن الإسلام من حسن الإسلام فرقي لقى إسلامش مطلق بتنها درزي برسترا ده تارشتا أو شتاني كمعنين يلبو عبد سي كمان المحرمات يعني بابتك حرامة استفادة لبودنيا نايكي بابت دوام المكروهات يعني كمال بابتك ين أوج نابي بكي بلا ماكو محرمينيا كاس الزايلة سبدري سيميا المشتبهات كمال بابتها شكو ناشكين يقدر حلال يقدر حرامة أوش بريتي لا يعني استفادة لبودني بيغبر صلى الله عليه وسلم دفرمي من وقع في الشبهات وقع في الحرام يعني أوش نابي مثلا بتايبة زان سواس أو سيكم نابي تدا بدي بكريت سارة مباحاتك جرينجا تفصيل شكورتي لسرددين أما قلت من سيكم أصلا نابي طالب علم تدا بکەوتەنایە بەڵام لە ئیت چارەم زۆر زیاد دەکەوتەنایە کە نابی ئەوش بکەوتەنایە ئەگەر ئەمە بین ئەو مباحاتانە یعنی کۆمەڵە کار مباحی عین چ کارەکە نە گوناحت دەگاتێ نە خێرت دەگاتێ حەلالە دەتانی بکەی احتیادیە ئەگەر بێ کۆمەڵک لەو مباحاتانەی ژیانت دەربینی چەند مەجالت دەمینێتەوە لە ژیانی ڕۆژانت مەسەڵەن هەر یەکەو لە سەوەرەقەی بنووسی ئەو مباحانە لە ژیانت دەربینێت چەند وەختت دەمینێتەوە ڕێژەکی زۆر ئیمامی ئەحمەد زۆر نەخۆش بوو لەسەر مەرگدا بوو ناڵە ناڵی بوو یانی لە کاتی نەخۆشی لە ژێر جێگا یەک لە فێرخوازەکانی دێتە لای یەک لە فێرخوازەکانی دێتە لای دەبینی کەوا ئیمامی ئەحمەد ناڵە ناڵی نەخۆشیتی هەناسەدانیتی مەسەلەن زۆر وەرزی خراپە ئاەتە چی لە بۆ دەخینتەوە پێی دەفەرموێ ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد ئەو ئاتەی لە بۆ ئیمامی ئەحمەدی دەخینتەوە یعنی وەک ئەوەی کە ئەتو هەر قسەک دەکەی هەر شتێک لە زمانت دێتە دەرێ مەلایکەتت لەسەر تۆ ما دەکرێ ئیمامی ئەحمەد یەکسەر واز لە ناڵە و هەناسەدانەکەی دەینیتن لە کاتێک ئەو هەناسەدانە لە کاتی نەخۆشی حەڵاڵە بەڵام ئیمامی ئەحمەد وازی لێ هینە هەتا لەسەری نەنووسێ مەلایکەتەکە لەسەری نەنووسی کە شتەچی وەکو گوتمان مباح و ئاسایشە ئیبن القەیم دەجێرتەوە کە لە کتێبەی خۆی دەجێرتەوە کە شتەشی مباحی خواردیەوە تا حەڵال بووە ئیبن تەیمیە دێتە لای دەبینی ئەو خەریکی ئەو شتەیە پێی دەفەرمی واز لەو شتەی بینە ڕێگرە لە بەردەم پلەی بەرز ینی ئەو پێش زانایانی پێشین کارە چەند نەکردیە کە مباحش بێ ئەسڵن بەڵکو داوای کارە چەند کردی کە بەس پلیان پێ بەرز بکتەوە نەک ڕاوەستن یان پێی نزم ببنەوە کە ئەوستە خاڵە یەکەم پێی نزم دەبیەوە چارم پێرا دۆستی ئەسڵەن مباحاتی شوێن نەکردیە وزائدا خالتي ديكا إبراهيم سكران لكتابي الماجريات لو كتابك كرايتا كردي مقطعتي زور كاريجر ما لبودا جرتوا أما تنها بيش الشكي باز دكين مقطعك زور مهمة بضروري دزان بخينينوا إبراهيم سكران أو مقطعي يعني وكو سيناريو يقدرشتي مثلا استبابرين أو مقطع قصدي لمنه أمن أكترينا سيناريو كيما ئەو ئەکتەرە دەست بە کتاب خوێندنەوەی دەکا ئەنی ئەم دەمێ ئەو کتێبە بخینمەوە مەشهەدی دەستپێکردنی کتێبخینەوەکەی من باز دەکە با بزانین چۆن باز دەکە دەڵێتن چ ئەو کتێبەکەی هەڵگرت کە لە میانەی پرۆگرامە زانستیەکەیدا سوور بوو لەسەر خوێندنەوەی و ئامادەی کردبوو بۆ خوێندنەوە با بنێن بۆ نمونە لەگەڵ منیتی ئەو کتێبەمدانای بخینەوە باش پێش ئەوەی سەرقاڵ بێت بە خوێندنەوەیەوە ئەوە بە خاڵی داهات کە مۆبایلە زیرەکەەکەی بکاتەوە چاوێک بە کۆتاشتە نوێ دابەزێنراوەکانی دابخشێنێت یعنی ئەمە دەمێ دەست بە و کتێبەی بکەم هێشتا دەستم پێ نەکردێ دەست دەدەمە مۆبایلەکەم چێکەچی فێسبووکی دەکەم لەمێکی داوای دانابوو
تەنها خولەکێک زیاتر تێناپەڕێ. دەستی کرد بە داگرتنی پەڕەکان، یەک لە دوای یەک پەلکێشیان دەکرد لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بینی خەڵک سەبارەت بە ڕووداوی قسە دەکەن کە تازە ڕوویداوە. مەراقی بوو بزانێ بە کورتی چی ڕوویداوە، کەمێک بۆی گەڕا بەنێو سایت و زانیاریەکان دەدات و دەچوو. کاتێک لە ڕووداوەکە گەیشت گەرم و گوڕی کۆمنت و تێچاندنەکان لەسەر ڕووداوەکە بەستیانەوە. ئەو لە کاتێک ئەو کەسە گوتی بەس سەیرەکی مۆبایلی دەکەم، داشینای ئەو کتێبێ بخینتەوە علەساس. هەندێک کەس بەهۆی کاریگەریکیەوە ئاگریان گرتبوو، شوێنەواری لەسەر جێهێشت بوون، پاشە لە پڕ بابەتەکە لە کۆمنت و بە دوواداچوونەوە پەرەی سند بۆ وەڵامدانەوە و بەرپەسدانەوەی تەوژمە جیاوازەکان بۆ هەڵوێستی ئەوانی تر. ئەو بە حیسابی خۆدای نابوو بەس تەمەشاکی فێسبووکی دەکە کەچی کەتە ناو ڕووداوە تووشی کۆمنتی بوو، تووشی جوابدانەوەی بوو، زاروێت تووشی شەڕەکی دەبی لە کۆمنتێ. یاخود وێنەی هەندێکیانی دەگرت و دەیناردن بۆ گروپەکانی پەیوەندی هاوڕێیان. پاشان لە چاڕوانی پەرچەکردار و وەڵامی هاوڕەکانیدا دەمایەوە. ئەو شەرکاتی دەبا. هەندێک وەڵامی بۆ هاتەوە گفتوگۆی تری پەیوەندی ناوخۆی پێ پەرەی سند. پاشان بە ئاگان نەهاتەوە تاوەکو گوێی لە دەنگی بانگبێژ بوو. سەری سوڕمە لەوەی کە کاتی نوێژێکی تر بوو، ئەو هێشتا لاپەڕی یەکەمی ئەو کتێبەی جێ نەهێشت بوو کە بڕیاریدا بوو لە خوێندنەوەیدا بەرەو پێش بچێ. ئەمە دیمەنێکی بەڕبڵاو و خەماویە لە ژیانی زانستخوازان. ئەوە بریتی بوو لە کورتەک وە کورتێکی دیکەش هەیە کە لێرە ئەو بەتایبەت لە ناوی کتابەکەی ڕادیارە ڕووداوەکان. ڕووداوەکان جاروێ مەسەلەن مباحن، ئەتو نابی ڕێژەی زۆر مباحەت لە ژیاندا هەبی لە کاتێک زاروێ لەسەر حیسابی کارە واجبەکان دەدەبی. مەقتەعێکی دیکە دەژێرتەوە دەڵێت دکتۆر محەممەد موختار شەنقیتی کە بریتە لە زانایکی گەورە و شێخەکی گەورە. ئەو شێخە لە مۆبایلی نەزانیە، یەکەم زاری بووە مەسەلەن تۆڕە کۆمەڵایەتیەکان دەکاتەوە. ئیبراهیم سەکران بە ڤیدیۆ متابعی ئەو شێخی کردێ مەقتەعێک لەو قسانی کە لە ناو ڤیدیۆکەی باز دەکە دەژێرتەوە. دەڵێت ئیبراهیم محەممەد شەنقیتی دەفەرمێ بەخوا ئەم ئامرازانە زۆر سەیرن. جارێک لە جارەکان بە دیار ئەو شتەوە دانیشتم کە ناویان ناوە تویتەر. ناوەکەی لە خودی خۆیدا شتێکی تایە کە بۆ یەکەم زار پاش نوێژ عیشا بە دیاریەوە دانیشتم تاوەکو لە پڕ سەرسام بووم بەوەی بوو بە بەیانی. لە دوای عیشا شێخەکی ئاوە گەورە یەکەم زارێتی چووە سەر تویتەری هەتا نوێژی بەیانی. ورد و زەکرەکانی شەویشم لە کیسچوو. کارەساتێکی گەورەیە، هەست بە هیچ شتێک ناکەیت، هیچ هەست ناکەیت. هەر کەسێک لە بەکارهێنانی ئەو شتە بزانێت هەست بە و هەستەی من دەکات. ئەوە بریتی بوو لە بەسەرهاتی شێخەکی گەورە کە خەڕکەشی زۆر لاوانەیە شوێن کەوتبوون و متابعی بکەن. ئیبراهیم سەکران لە پاشی دەفەرمێت دەرێت لە گوێگرتن وەستام، یعنی ڤیدیۆکەی کە جێ لێ بوو ڕاوەستا. چەندی جار ئەو پارچەیەم گەڕاندەوە، یعنی گەیشت گەڕامەوە دەقەی کە ئەو باسی کرد بە حەپەسایی مامەوە ئەی خوددایە ئەو شەنقیتیە کە تووشی ئەوە دەبێت کە خەڵک ملیان بۆی کەس کردووە. ئەوێک کە سەرقاڵی شرۆڤەکردنی ناوەڕۆکە فقهیەکان و بابەتە ئیمانیەکانە سەبارەت بە خۆی ئەوە دەڵێت تەنها لە تاکە شەوێکدا کە یەکەم زاریشیتی. ئەی چی بڵێن سەبارەت بەو کۆمەڵە گەنجەی لە هەموو لایەکەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان دەوریان داون و لە ساتە ئاڵتونیەکانی خوێندن و کۆششکردن و بەدەستێنانی زانستەکاندا دایانکێشن بە زەویدا. بۆ مەقتەعێکی کورد بوو لە کتێبی ئەلماجرایاتی ئیبراهیم سەکران. کەواتە گەرمە بین پرسیارەکەی کە یەکەم زار کردمان دیسان بیکەینەوە. ئایا مەسەلەن لە هەفتەکدا سێوانە زۆرە یان کەمە؟ بە جێرەی جوهد و تێکۆشانی ئەو هەموو زانایبی بێگومان زۆر کەمە. ئەمە کاتین ئەو نمونانەمان هیناوە بەمانەی ئەوەی نییە کە مەسەلەن ئەتوو کەسێک بژی کە هیچ مباحاتێک لە ژیاندانەوی نەخیر. بێگومە مەسەلا من کارکردۆی خۆم لەو فلتەری ئەو فەرمودەی بدەم لە فلتەر دەرناچی، ئی فلانی لە فلتەر دەم ئیوش لە فلتەر دەرناچی. مەسەلەن مەلا فلان کە زۆر کەیفمان پێی دێ مەسەلەن بە شێخی خۆمان دەزانین ئیوش زاروای وەرە لەو فلتەرەیدا ئەوش لە فلتەر دەرناچی. لەوانەیە کۆمەڵک مباحات زاروێ سێ خاڵەکەی دیکەش لە ژیانیدا هەبیتن. کەواتە بەمانەی ئەوەی نایە ئەمە مەسەلەن بگەینە ئاستی ئەو زانایانە، چکە ئەمە ناگەینەوە ئاستی وەکو ئیمامی ئەحمەد ناڵە ناڵەکی بەسیط بی
لە خۆمان ببڕین وەکو ئیبن القەیمی خواردنەکی حەڵالە لە خۆمان حەڕام کە وەکو ئیمامینەوەی مەسەلەن لە تەخیارەکی دەدەنێ قوتابێکی لە تەخیارەکی دەداتێن ناخۆ دەرێت تەمبەڵ دەبم ئەمە ناگەنەوە ئاستە بێگومان بەڵام هیچ نەبی ئەو فەرمودەیە ببتە هۆکارێک نەڵێن سێوانە لە هەفتەی زۆرە ئەوە پەیامەکی کورت لە بۆ ئەو ڕخنەی کە لە فیدباکەکان پێمان گەیشتە بوو بەڵێ ئێستا بابەتی یەکەم و دووەممان باس کردینە سەر بابەتی سێم کە بریتە لە ئەنجامدانی تیری پشکێک لە بۆ ئەو سێ قوتابیەی کە نمرەی 100/100یان هینایە شاڵە تیر پشکەکەی ئەنجام دەدەین ئەوە دیارە یەکەم زار ناوەکان پیشان دەدەین پاشان دەکەینە ناو شوشەکەی فۆکسە چی بکە ئەوە ناوی یەکەمان ڕیان عومەر قەڕەنی ناوی دووەممان ڕیان عەبدوڕەحمان نووری ئەوەش ناوی دووەم ناوی سێیەممان تەلار محەممەد ساڵح ئەوەش ناوی سێمە ئینشاڵڵا ئێستا تیری پشکەکەی ئەنجام دەدەین ئەوە دیارە شوشەکە یەکەم زار ناوی یەکەم ڕادەشێشین پلەی یەکەم ناوی یەکەممان ڕیان عومەر قەرەنی ئەوە بە پلەی یەکەم دەرچوو ناوی دووەم ڕادەکێشین ناوی دووەم تەلار محەممەد ساڵح ناوی دووەمان کە بە پلەی دووەم دەرچوو تەلار محەممەد ساڵح بە پلەی سێمیش ئەوەی ماوە کە دەبیتە پلەی سێم ڕیان عەبدوڕەحمان نووری بەڵێ بەڕێزان ئەوەش تیری پشتی خولی زانستەکانی قورئان ئێستا بە کۆتایی هاتین لە ڤیدیۆی ئەو جارەشمان سوپاسی گوێبیستبوونتان دەکەین کە تاوەکو ئێستا لەگەڵمان بەردەوام بوون و بە تایبەتی سوپاسێک ئاراستەی دکتۆر سیروان شێروانی دەکەین کە توانی لەگەڵمان بەردەوام بیتاوەکو هەردوازە ئەڵلقەکە سەرڕای ئەوەی نەخۆشش بوو لە هەندە ئەڵلقەکاندا بە نەخۆشی داهات لە کاتی بەفربارینەکەیدا خەڵک لە ماڵێ بوو نەدەوێرابێتە دەرێ کەچی ئەو داات لەگەڵ ئەمە تەسویر دەکرد بە نەخۆشیش دەستخۆشێکی تایبەتمان لە بۆوی هەیە و لە کۆتاییدا لە خوای گەورەدا دەپاڕێنەوە کە ئەزر و پاداشتی هەمومان بنووسی هەم ئێمەیان هەم ئێوە کە وەکو بیسەر لەگەڵمان بەردەوام بوون داوا دەکەین لە خدای گەورە ئەو زانستێک کە داوای دەکەین ببیتە ئامرازێک نەوەک ئامانج ببیتە ئامرازێک لە بۆمان لە بۆ ئامرازی سەرەکی کە بریتە لە ڕەزامەندی خودای پەروەردگار. ئەسەلامو عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.